بەشی شانۆی چالاکی قوتابخانەکان لە ئێستادا فستیڤالێکی تایبەت بە شانۆی بەهرەی نوێ ساز دەکات قسە و باسی زیاتر دەربارەی ئەم فستیڤالە و ئەو کارە شانۆیانەی کە لەناو ئەم فستیڤالەدا بەشدارە بن بە میوانداری زۆر بەڕێز گۆران نامی قشانۆکار بەخێراتی کا گۆران بەخێربێی سەرچاوستانەکەم فستیڤالەکە ڕێک خراوە یان لە قۆناغی ئامادە سازیان یان ڕێک ئەخرێ ئەمە پلانە فستیڤالەکە زۆربەی کارەکانی ڕۆژتۆدە پێشەوە و ئەوەی ماوە کە لە کاتی و شوێنی خۆی دەست پێ بکە کە ئەکاتە حەڤەی حەوت لە هۆڵی ڕۆشنبیری دەست پێکەی ئەوەیە دواتر ڕۆژانی ئایندە نمایشەکانی ترەچێتە کۆمەڵی نرجوانەکانی سلێمانی حەڤەی حەوت کەواتە ئەوەندەی نەماوە هەر کارێکی شانۆیش ئەزانین کە پێویستی بە ئامادەسازی پێشوەختە هەیە پرۆڤە و کاستین و ئەوانە چۆن پێشوەختە ئەم گروپانە کۆکراونەتەوە و کارە شانۆیەکان ڕێکخراوە. ئێمە ساڵانە لە چالاکی قوتابخانەکان سەردانمان هەیە بۆ هەموو ئەو قوتابخانەی کە چالاکی هونەری پێشکەشەکەن ئێمە وەکو بەشی شانۆیەکانیان نەبینین و ڕێنمایان نێنێ کە چۆن ئیش بکەن و چۆن کارەکان بنە پێشەوە. ئەم ساڵ کە ڕۆشتی نزیکەی 100 قوتابخانە زیاتر لە ناو شاری سلێمانیدا ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و قوتابخانە ناحکومیەکان کاریان پێشکەش کرد. و ئێمە بیرمان کردەوە کە چۆن ئەمانە کۆ بکەینەوە لە فستیڤالێکا بۆ ئەوەی کە بتوانین هەموو قوتابخانەکانی تریش سوودی لێ بین و بێتە زەجەیەکە لە ناوەندە هونەریەکەشە خەڵک بزانێت کەم کارانە هەیە. باشە کەواتە ئەم ژمارە زۆرەی کە باسیەکەی هەمووی بەشدار بوو یان بەشێکی ئێوە بۆ خۆتان لە ڕێگای لیژنەوە هەڵبژاردنتان بۆ کردەوە؟ ئێمە کۆمەڵێک ئێمە بەڕێوەبەرێتی چالاکی قوتابخانەکان کۆمەڵێ یەکەمان لەلایە واتە یەکی ڕۆژهەڵاتی پەروەردەی ڕۆژهەڵات پەروەردەی ڕۆژئاوا دووکان شار باژێر چەمچەماڵ هەموو ئەوانەی تریش هەیە. ئێمە داوامان لێکردن لەوێ خۆیان سەرپەرشتیاریان هەیە ئینێرن کە بۆ شوێنەکان داوامان لێکردن کە ئەو شوێنانەی کە پێتان وایە شانۆکەیان ینی بۆ نمونە توانێت بچێتە منافەسەی فستیڤالێکەوە اختیاریان کەن چەند شانۆیەکمان بۆ اختیارکەن بۆ ئەوەی کە بچنە منافەسەوە. بەم شێوەیە ئیتر لە شار باژێر ئێمە ئیشێکمان بۆ هات لە پەروەردەی ڕۆژئاوا 4 ئیشمان بۆ هات لە ببوورە لە پەروەردەی ڕۆژئاوا یەکی ئیشی شانۆیمان بووە لە ڕۆژهەڵات 4 کاری شانۆیمان بۆ هات لە دوکان کارێک لە چەمچەماڵ 4 کاری شانۆیمان بۆ هاتووە. باشە بڵین دقەکان کێ هەڵێ بژێرێت و با بڵین دەرهێنەرەکان کەسی پسپۆرن لە بواری شانۆیە یان با بڵین لە قوتابخانەیەکە ڕەنگە مامۆستایەکە بەهرەی شانۆی هەبێ یان پێی خۆش بێکە کارێکی شانۆییان لە چالاکیی ئاوا بەشدار بێت. سوپاس دەکەم بۆ پرسیارە زۆر گرنگە. ئەم فستیڤالە هەرچیەک بێ ئەمە چەند ماندوو ببێتین ئەوەی کە بۆ من زۆر گرنگەوە مەبەستمە باسی بکەم بوونی مامۆستایانی شانۆیە لە قوتابخانەکانە کە هەموو ئەرکەکە کەوتۆتە سەرشانی ئەوان مامۆستایانی شانۆ جگە لەوەی کە وەکو هەر مامۆستایەکی تر وانە ئەڵێنەوە هەمان حەسەی ئەوانیان هەیە لەوانەوتنەوە ئەوان لە هاوینەکەشە جارێکی تر لەبری ئەوەی کە بچن و ئیسراحەت بکەن وەکو مامۆستایانی تر ئەوان هاتوونەتەوە جارێکی تر دەوامەکەن و پرۆڤاکەن بە قوتابیان بۆ ئەوەی کە شانۆیەکە و هەموو ئەوانەی ئەوان دقەکانە نێرن بۆ چالاکی قوتابخانەکان سەرەتا بەو شێوەیە ئێمە دقەکانە بینین بزان لە ڕووی پەروەردەی و گەرکێشەی نەبێ ئۆکەیانە دەینێ ئەوانە چن کاری لەسەرەکەن بەو شێوەیە ینی ئێمە پشتگیریانەکەوە ڕۆژانە یان لەو مودەی کە تا کارەکە بەرهەمێت ئێمە چەند جار سەردانیانەکەینەوە. پێما بێ ئەمە یەکەم جارە فستیڤاڵی لەم شێوەیە ساز بکرێ خۆی یەکەم جارە بەم شکڵە ساز پرێجینا ساڵانی ڕابردووە ماگە لە بیرمان بە چالاکی قوتابخانەکان کە ئەو کات پێیانەوە نەشاڵ مەدرێسی چالاکیان هەبووە بەڵێ بێگومان چالاکیانە بۆ فستیڤاڵیش هەبووە ناو بەناو نەماوە و دەستی پێکردوتەوەوانە بەڵام ئەوە مودەیەکی زۆرە لەبەر نەبوونی بودجا و لەبەر کۆمەڵی هۆکاروانە نەتوانراوە ئەم کارە بکرێ. ئێمە بیرمان کردەوە کە کرێ ئەمە زیندوو بکەینەوە بە شێوازێکی نوێتر باشتر سەردەمیانەتر بیبینە پێشەوە بۆ ئەوەی کە بەردەوامی پێ بدەین. باش ئامانجەکەی چییە ئەم فستیڤاڵە؟ تەمان ئامانجی زۆر گەورە و گرنگی هەیە ئەم فستیڤاڵانە
ئەوەی کە تۆ هەر بەناوی فستیڤالەکەیە بەهرەی نوێ ئەوەی کە تۆ ئەو تاق و توانایانەی لە ناو قوتابخانەکانە هەن کە بەڕاستی هەتا نەگەڕی بە قوتابخانەکانە نازانی چ بەهرەی گەورە گەورە لەو شوێنانەیە هەن و دەرنەکەوتون و دەرفەت نەبووە ببینرێ و بەهرانە ئێمە ئامانجبانەوەی ئەو بەهرانە بێنینە پێشەوە یارمەتیان بین کە بچنە سەر ستەیج و ببینرێن لە ئینەکانە کە ئەمە ئەو پەڕی ینی بۆ ئێمە مای خۆشحاڵیە و هیوادارم ینی دواتری ئەوە کورسات ڕەنگە بێنە ئەوێ فستیڤالەکە ببینن ئەبینن کە چەند بەهرەی گەورە گەورە هەیە و شاراونەتەوە و دیار نین لەبەرەوەی کە بەداخەوە کە خوێندنی ئێمە دراسی ئێمە کەمتر بایەخ بە هونەر و شان و ئەوانە ئەدرێ هونەرەکانی تریشەدرێ لەبەرەوە ئێمە ئەرکمانەوەیە کە شانۆکان زیندوو بکەینەوە هونەر زیندوو بکەینەوە لە قوتابخانەکانە منافەسە بخینە بینی قوتابخانەکان بۆ ئەوەی کە ساڵانە بەرهەمی زیاتر پێشکەش بکەن و ئێمە چەند ئیشی تر بکەین وەکو ئیشی گەورەی شانۆ دواتر ئەبێ هەر لە قوتابخانەکانەوە شانۆ ینی پێشکەش بکەین لە قوتابخانەکانەوە خەڵک فێریەوە بکەین ببین بە بینەری شانۆ و بەهرەکانیان بێتە دەرەوە و ڕەنگە دواتر ئاراستە بکرێن بۆی کە ببن بە شانۆکار و ببن بە هونەرمەند. باشە بێگومان سازکردنی چالاکیەکی گەورەی لەم جۆرە پێویستی بە پاڵپشتی دارایی گەورەشە ئەمەتان چۆن ڕێکخستووە؟ بەڕاستی دارایی ئەم بودجەی ئەم فستیڤالە ینی شتێکی ئەوتۆ نییە ینی هەر شایانی نیش نییە ئەوە باسکردن بەڕاستی ینی ئێمە بە 2 ملیۆن دینار 11 کاری شانۆی پێشکەشەکەین کە تەنیا 5 کاریان لە ناو شاری سلێمانیە واتە 6 کارەکەی تریان لە دەرەوەی سلێمانیوە یەن بۆ ئێرە و کار پێشکەشەکەن هەرچەنە هەندێک لەو شوێنانە پەروەردەکانی خۆیان هەندێک یارمەتیان ناون بەڵام یارمەتیەکە هی ئەوە نییە ینی بەڕاستی ئیسفادەیان لێ کردبێ و بۆیە زۆر ینی ئامانجبانە کە پەروەردە و بەرپرسانی پەروەردە تێبگەن لەوەی کە زۆر گرنگە بایەخ بە هونەر بدرێ لەو شوێنانەیە و بۆی ساڵانی ئایندە بتوانێت پارێز زیاتری بۆ تەرخان کرێ بۆی ئێمە پرۆفشناڵانەتر کارەکانمان. باشە فستیڤالێکی لەم جۆرە ئێستا پشووی هاوینە لە کاتی باڵین ئەو کاتێک کە قوتابخانەکان لە باڵین داوامی ئاسایی خۆیانان ئەو کاتە ساز بکرایە گرنگتر نەبوویان با بڵین زیاتر خوێندکاران نەتوانی ئامادە بن. ئەم بیرۆکەیە هی سەرەتای خوێندنی ینی ساڵی خوێندنە بەڵام هەتاوەکو کە توانیمان لایەنەکانی دەوروبەر و پەروەردە و لایەنی بەرپرس وانە ڕازی بکەین و بێنە سەر خەت و بەرهەمەکان کۆ بکەینەوە و سەردانی بکەین زۆر کاتی پێچوو بەڵام ئێمە بڕیارمانە هەر بۆ ئەوەی کە ببێ بە دەستپێکی یەکەم فستیڤال ڕەنگە ساڵانی ئایندە بین زیاتر بینە پێشەوکێتە ناو خوێندنەوە بۆی ئەم ساڵ لانی کەم ئێمە هەنگاوی یەکەم هەر بنین ئەگەر هەرچیەک کەم کورتێک شتێکیش لە شوێنێکە هەبێ بەڵام ئەما بێتەوەی کە بتوانین ساڵانی ئایندە ئەو کەم و کورتیانە چارەسەرکەین ئەم بەرهەمانە خۆیان هەن پێشکەش کراون پێشووتر پێشتر بەڵام ئێستا جارێکی تر پیاچنەوە دەرهێنەرەکان بۆی کە چارەسەری کێشەکانیان باش ئەوەندەی ئاگاداربی هیچ کارێکی تایە کە با بڵین لە ئاستێکی هونەری بەرزابێ وەکو کارێکی شانۆی سیر بکرێت. کوردستان خان باوەڕم پێ بکە بەشی زۆری کارەکان لە ئاستێکی زۆر باشان ینی بیرمان نەچێ ئەوانەی کە کارەکانیان کردووە بەشێکی زۆریان کە خۆیان شانۆکارن یان شانۆیان خوێندووە و هەنێکشان هەردا نەبڕاون لە مەجالەکەن بە بەردەوامی خەریکی کارکردنن و کارەکانیان زۆر کاری باش و نایابی تایە کە شایانی ئەوەیە بچێتە سەر ستەیج و ببینرێت و خەڵک ینی پێشوازی لێ بکەن وێ هیوادارم ینی داواکارم لە بینەرانی بۆ نمونە لایەنگرانی شانۆوە بتوانن کە بینەری ئەو کارانە بن یان بۆ هۆڵەکان بینەری ئەو کارانە بن وە هیچ بیتاقەیەک نییە بۆ فرۆشتن واتە ئەوان توانن بێ بەرامبەر ئیشەکان. فستیڤالەکە لەکوێ سازە کرێت؟ فستیڤالەکە ڕۆژی یەکەم کە 5 ئێوارە لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی پێشکەشەکرێ کە دەستپێکی فستیڤالەکە میوزیکی تایە و کارێکی سەما ئامێزی تایە هی مامۆستا ژیا شاهۆیە دوای ئەوە 2 نمایشی شانۆی هەر لەوێ پێشکەشەکرێ ڕۆژانی دواتر لە
هۆڵی کۆمەڵی هونەرە جوانەکان بەردەوامیە بێ فستیڤالەکە ڕۆژانە ببوورامەوە ینی بۆ ڕیکلامی شەکەمان ڕۆژانە چواری ئیش پێشکەشەکرێ دوانیان بەیانیان سەعاتدا کە دەست پێکات ئێوارانیش کاژمێر 5 دەست پێکات. بڵێ ئەو کەسانەی کە زۆر ماندوو بوون لەم پرۆژەیە یان لەم فستیڤالە یان لا بەڕێوە چوون و سازکردنی ئەم چالاکیە ئەگەر پێت خۆش بێت ناویان بێنیت یان ئاماژەیان پێ بکەیت. ڕەنگە زەحمەت بێ ناوی هەمویان بێنم بەڵام بەڕاستی کۆمەڵێکی شەن کە زۆر لێبڕاوانە کاریان کردو بۆ ئەم فستیڤالە بچێتە پێش و سەرکەوتوو بێ و ئەمێ پێش هەر کەسێک من باسی مامۆستایانی شانۆ بکەم کە بەشداری ئەم فستیڤالن و ماندووبوونیان زۆر لەبەرچاو بگیرێ و هیوادارم ینی ئاوەڕیان لێ بدرێتەوە و یارمەتی بدرێن ڕێز و سپاسیان پێشکەش بکرێ چونکە بەبێ ئەوان هیچ شتێک ناکرا. دواتر پەروەردەکانی ڕۆژهەڵات ڕۆژئاوا و دووکان شارباژێر چەمچەماڵ هەموو ئەوانە زۆر ماندوو بوون و ئێمە کە سەرپەرشتیارانی فستیڤالەکە لە لای خۆمان بەڕێز مامۆستا بەکر کە بەڕێوەبەرێتی چالێکی قوتابخانەکانی سلێمانیە لەگەڵ بەڕێزان مامۆستا بەڕێز مەجید مامۆستا نیان مامۆستا دیاری عومەر مامۆستا ژیار شاهۆ مامۆستا ڕێبوار و مامۆستا ماجید و خەڵکی تریش کە ببورن کە گەر من ناوەکانیانم بیر نەبێ بەڵام ئەمانە بەڕاستی پێکەوە توانیمانیانی ئەم فستیڤالە ببینە پێشەوە. دەستەکانت خۆش بە کاک گۆران بە هیوای پرۆژەی زیاتر و کاری باشتر سپاس دەکەم کە استودیۆی کورسات مەگەزین میوان بان بووی زۆر بەڕێز گۆران نامی قشارنەکار دووبارە خێرات. زۆر سپاسدانەکەم.